خێرخوازان دەکەین کە یارمەتی ئەو فەقیر و فارەی دەدا بەڕاستی دەستگای بەخشندنەی دەستیامینە ڕاستی هەر یەک یارمەتی بەرنامەی بەخشندندا پەشیمانی لە دنیا لە درێژەی کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە نێومانجی ڕەمەزانی پیرۆزدا سوپاس بۆ خوای گەورە ئەمڕۆکە وەکو ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین هەڵسەین بە ئەنجامدانی یەکێک لە پرۆژەکانمان کە 300 خێزانی هەژار و کەم دەرامەت و نەخۆشانی درێژخایەن و بێباوکان لە ئۆفیسی هەولێرەوە هاوکاری دەکرێت کە لەلایەن دوو خێرخوازەوە ئەم پرۆژە بەڕێوە دەچێت یەکێک لەو خێرخوازانە کە بڕی 40 میلیۆن دیناری دابین کردووە بەسەر 200 خێزان دابەشی دەکەین و خێرخوازی دووەم بڕی 25 میلیۆن دیناری ئامادە کردووە بۆ 100 خێزان بۆ هەر خێزانێک بڕی 250,000 دینار دابەش دەکەین بۆیە لێرەوە من سوپاسی ئەو دوو خێرخوازە دەکەین و سوپاسی هەموو خێرخوازان دەکەین لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستان کە پشتیوان و هاوکاری پرۆژەکان و بەرنامەکانی دەستگای خێرخوازی بەخشینن لە نێومانجی ڕەمەزانی پیرۆزدا و ئومێد دەکەن ئینشاءالله خێرخوازانی تریش بتوانن هاوکاری و زەکات و سەدەقەکانیان بگەێنن بە دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێی نووسنگەکان لە شار شارچکەکان یاریمی کوردستان بۆی بتوانین بە دەیان هەزار خێزانی هەژار و کەم دەرامەت لە هەرێمی کوردستاندا هاوکاری بکەین. سوپاسی خێرخوازان دەکەین کە یارمەتی ئەو فەقیر و فارەی دەدا بەڕاستی دەستگای بەخشندنەی دەستیامینە زۆر یعنی هاوکاری فەقیر و لێقەوبا و نەخۆش و کەم دارامەت و کرێتی دەکات یعنی دەستگای بەخشین خوالیان بەزیادبی زۆر یارمەتیمیاندایە با زۆر جار بە پارەی خۆیان دایتە من عێراقیان تەلەپارەیان دایتە من یعنی زۆر سوپاسیان دەکەم زۆر سوپاسی دەستگای بەخشین دەکەم یارمەتی عالمدا هاوکاری فەقیران دەکات خوا ئەوەش بکە من ئەوی پارەی هینە یعنی یارمەتی فەقیر و فارەی دەدا خوا خێرا بنووسی یا ڕەبی بەخوای نەخۆشم تەنگە نەفەسم غودەم هەیە نەخۆشی دریم هەیە ئیشم پێ ناکرێ وەڵڵا بیلای کرێتم پێز منداریشم هەیە لە خۆت وەرە سوال کە بەس زۆر سوپاسی خێرخوازان دەکەین سوپاسی دەستگای بەخشی دەکەن یا عالەمەی دەکەن زۆر سوپاسیان دەکەین. دەستان خۆش بکە خوا خێریان بنووسی پێویستێکی چاکە ئینشاڵڵا خوا جزای خێریان بداتەوە ئینشاڵڵا خوا سەدۆن دکەین بیتە سەر ئینشاڵڵا دەستیان خۆش بی خەرجی وا زۆر خاوەن پێداویستی تایبەتە زۆری پێویستی پێ هەیە لە بۆ ڕەمەزان ئینشاڵڵا خێرخوازمان زۆرە ئەگەر هاوکارێکی عالەبی زۆر پێویستی زۆر چاکە ئینشاڵڵا دەستیان خۆش بی خوا خێریان بنووسی. خوا خێریان بنووسیتن کە هاتم ناوی خۆم لێرکانە نووسی ئێستاش یعنی پەنجەم ئێستا کە پێویستی بە بڕینەوەی هەیە بەڕاستی ئێستا پێم پەنجەم دەبڕمەوە ئێستا پارەم نییە و ئەمەلیاتی سەرداقم بڕێ بسمەکەن دکتۆر دوو دکتۆرم هەیە نیتم وەسم خراپە بەڕاستی داوا دەکەم هاوکاریم بکەن خێرتان دەگاتی خێرخوازەکەن خوا خێرتان بنووسیتن هەتا ئێستا 14 دکتۆر ئەمەلیاتی لۆ کردیمە 14 ئێستا هەمووی سرم جێ ئەمەلیاتە و گرەیە دوو مانگ جارێک دەچمە ئێران دەبی پارەی قەت بکەم ئێستا ئەکە پێویستت بە عەمەلیاتە ئێستا من پەنجەی پێت دەبڕنەوە ئەرێ وەڵڵا نیتم بەڕاستی پارەم نییە پێ بچم سوپاسی دەستگای بەخشینەکەم چم موسەکەم نییە و بۆ اختیاری خۆم چار پێنج مندارم هەیە بەخۆ عمل بەندەمە و ئیشم پێ ناکرێت چ دەڵێی بە دەستگای بەخشین خێرخوازان زۆر سوپاسیان دەکەم و هاوکاریان کردین زۆر لەوە مانگە ڕەمەزانەی زۆر هاوکاریان کردین بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم.
خوا خێری دەستگای بەخشین بنووسێت کە ئەمڕۆ 200 خێزان هاوکاریان وەرگرت لە دەستگای بەخشین. یەک لەوانە بەخۆم لە بۆ ڕەمەزانی خۆشمەرگ لە بۆ ڕەمەزانی لە بۆ پێداویستی ڕۆژانەی مانجی ڕەمەزانی ئەرزاق و ئەو شتانە ئێوە هیوادارم دەستگای بەخشین بەردەوام بێت. هیوادارم فراوانتر و فراوانتر بێت بۆ ئەوەی خەڵکانێکی زۆر ساڵانە زیاتر سودمەند ببن. بەردەوام دەستگای بەخشین بەڕاستیمان نەناسانە هاوکاری خەڵکی کەم دەرامەت و بێباوکان و هەژاران دەکەن و داواکارشم لە خێرخوازان ئەوەیە تەنها و تەنها هاوکاری و خێر و زەکاتەکانیان تەسلیمی دەستگایەکی وەکو بەخشین بکەن کە بەبێ کەم و کوڕی و بە دروستی دەگەینە کەم دەرامەت و بێباوک و هەژاران. بەڕاستی جێگای دەستخۆشین خوا خێریان بنووسی هیوادارم بەردەوام انشاءالله. دەستخۆشی بەرنامەی بەخشین دەکەین بەڕاستی جێی سەربلندی کۆمەلگەی کوردستانی جێگەی دەستخۆشیمان لەبۆ ستافی بەرنامەی بەخشین هەیە کەوا ئەو هاوکاریانی خێرخوازان یارمەتی بەخشین دەدەن دەگەینە دەستە و کەسانەی کەوا مستحق بن دەگەینە دەستە و کەسانەی کەوا پێیان بچین کەوا خێریان پێ بچین کەوا زکاتیان پێ بچین کەوا یارمەتی هەژاران و فەقیران دەدەن و دەستخۆشی دووبارە دەکەم لەو دەوڵەمەندانەی کەوا یارمەتی بەرنامەی بەخشین دەدەن. ڕاستی هەر یەک یارمەتی بەرنامەی بەخشیندا پەشیمانی لە دنیا دەگەینە دەست ئینسانی مستحق و لێ قەوماوان. ئەو پارێنەوەڵا بەشی ژیانمان ناکە بەشی ژیان هیچ کەسێک ناکە لە ئیمڕۆ. ئێستا من ژیانەکەم لەسەر ئەو شێ ناشمی بەخوا بێ خۆشیمە هەر بە خۆمانە نەدی ئێوە نەبن ئەم فەقیر و هەژارە چی بکە؟ وڵا ژیانی ماڵی تر کولە نەمریە بەخۆ هەر وڵا کولێ تاوڕ ژێمر مەمنونی بەرنامەی بەخشینە. دوێنێ شتێکە ئەنگۆی منتان ئاگادار کردەوە باوە کتابیانی خەڵی نەکەوتێت ئەوەندە دڵم خۆش بوو. دڵنیا بنێوە خەمخۆری هەژارانن، خەمخۆری گەمەندامانن، خەمخۆری بێباوکانن. ئەوانە دڵخۆشم و عەزایمەر دووقاچمەیە وە دەزانم بە قاسی خۆم دەڕۆم. هەردایما جلفان پڕ بوون بۆی کە هاوکاری وەکو ئێمە هەزارانی وەکو ئێمە بکرێت. خەیرە پاداشی مسلمانان داتەوە بەو سەدەقە و خێرانەی کە دەیکەن دایدەنە دەستگای بەخشین و دەکەوێتە دەستێکی ئەمین. خەڵک لە سەرتاسەری جیهان متمانەیەکی تەواوی پێ دەکات. ئەو پارێنەوەڵا بەشی ژیانمان ناکە. هەردایما جلفان پڕ بوون بۆی کە هاوکاری وەکو ئێمە هەزارانی وەکو ئێمە بکرێت. گەمەندامانن، خەمخۆری بێباوکانن. خدایە ئەم بەخشینە بەردەوام بکە بە دەستە هەمیشە هاوکارەکانی نیشتیمان بەدڵە خێرخوازەکانی وڵات و بەو دەستانش کە بەدڵ نزامان بۆکەن. دەستگای خێرخوازی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی بە هاوکاری ئێوەی خێرخواز ئەم پرۆژانە ڕادەگەێنێت. دروستکردنی خانوو، کەفالەتکردن و هاوکاری منداڵی بێباوک، هاوکاری دارایی هەژاران، دابەشکردنی سەبەکەی خۆراک، ماتۆڕی سێچەرخی بار بۆ بژێوی، دابینکردنی کورسی شەحن، دابینکردنی جلوبەرگی جەژن، هاوکاری نەخۆشانی درێژخایەن، بەربانگ بۆ ڕۆژەوانان. دەتوانن لە ڕێگەی نووسینگە و نوێنەرایەتیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ناوەوەی هەرێمی کوردستان هاوکاریەکانتان بنێرن یان پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 1970 961 35 35 1950 723 25 55. بۆ کوردانی تاراوگا
دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە بانکیانەوە هاوکاریەکانتان بنێرن.